وەڵاهی هەمومان ئاواتە خوازین ژیانێکمان هەبێ پیری تێدا نەبێ، پیر نەبین، چونکە کە ئینسان چووە ساڵە وردە لاواز دەبێت. یەکەم جار بە قووەتی زەعیفی خۆ لە ئەسڵا، یەکەم جار کە لە دایکە بیر زەعیفی لاوازی دەسەڵاتت نییە قومی ئاو بخۆی، دوایی بە قووەت ئەبی دووبارە هەم لاواز دەبیتەوە. بۆیە زۆر جار خەڵک دەڵێ خۆزگایە لە دنیادا مردن و پیری نەبوایە، چونکە پیری ئەو کەسانی کە ئەچنە ساڵەوە زیاتر لە ئازارەکەی تێگەن. کەسێک تەمەنی 40 ساڵە لە کەسێکی 20 ساڵ باشتر لە پیری تێگا، 50 ساڵێک لە 20 ساڵێ باشتر تێگا، چونکە وردە و دەبەرەوە ئەوێ ئەو مەرحەلەیە تێپەڕێ. بۆیە ئەگەر ژیانێکت ئەوێ پیری تێدا نەبێ، لاواز نەبی، بەردەوام گەنج بی و جوان بی و بەهێز بی و بە قووەت بی، ئەوە لە دنیا دانیە تەنها لە باشتە هەیە. تەماشا دەکەی لە حەدیثەکەی صحیح مسلم داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە ئەهلی بەهەشت ئەڵێن وإن لكم أن تشبوا فلا تهرموا أبدا. ئێوە ئەی ئەهلی بەهەشت، ئەی خۆشەویستانی خوا، بەردەوام گەنجن و پیر نابن، ئەبەدەن بە هیچ جۆرێک، هەرگیز پیر نابن. ئەگە ژیانێکە دەوی پیری تێدا نەبێ، لاوازی تێدا نەبێ، بەردەوام گەنج بی و جوان بی، بەهێز و بە قووەت بی، ئەوە لە بەهەشتی خوادا هەیە. لە دنیادا هەمووی دەبینیت، نە گەنجێتی تاسەر و نە پیرێتی، کۆتایەکەشی مردنە. کەواتە ئەگەر ژیانێکت دەوێ کە پیر نەبی، تەنها لە بەهەشت هەیە. بۆی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ولا يفنى شبابه، ئەو کەسی چووە بەهەشتەوە گەنجێتەکەی لەدەست نادات، بەڵام لە دنیادا ئەگەر نەمریت گەنجێتیت لەدەست ئەدەی، بەڵام لە بەهەشتا گەنجێتی لەدەست ناتێ.